بەڵێتر حکوومەت یاریمی کوردستان لە سەرجەم کرد و سێکتەرە جیاوازەکاندا گرنگێکی زۆری بە خزمەتکردنی هاوڵاتیان داوە، چە لا ڕێگەی دانانی بەردی بناغە بۆ پرۆژەی خزمەتگوزاری و جێبەجێکردنیان، چە پلانی استراتیژی گرنگ بۆ ئەو بابەتە گرنگانەی کە پەیوەندیدارن بە سامانی گشتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا. یەکێک لەو بابەتانە پاراستنی ئاو و هەروەها ئاسایشی ئاوە کە لە ماوەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا ژمارەی زۆر بەنداو و پۆند دانراون. من لەم بارەوە قسە دەکەم سەبارەت بە سامانی ئاو پاراستنی و هەروەها کاریگەریەکانی لەسەر بژانەوە لە هەرێمی کوردستان لەگەڵ میوانەکەم بەڕێز کەریم سلێمان بریکاری وەزارەتی کشتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. بەڕێز کەریم سپاس کە لەگەڵ کوردستان 24 کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان استراتیژیەتێکی گشتگیری هەبووە، تا چەند دەتوانیوێتی بەم استراتیژیەتە سامانی ئاو بپارێزێت و سەرکەوتوو بۆ تایدا؟ گەلێک سپاس. ڕاستی بابەتێ ئاوێ بابەتێکی گەلێکی گرنگە و بەلکی کارنامە حکوومەتێدا یا کابینانە هەیە گرنگیەکە مەزنە دایی بابەتێ ئاوێ هەروەکی ئەم وەک کوردەواریت بێژین ئاو و ئاڤایی بێی ئاف چو شۆڵ نایەتەکردن نە چاندن تێتەکردن نەچوو کەرد تێنە پێشێخستن و ئاڤەدانی چوو جیا نایەتەکردن. هەکە زمانێ یعنی هژمارە باخەوین بەلکی سەردەمێ کابینە هەیە ئەف ساڵە دێ 10 بەنداو تەمام بن، 6 بەنداو نهۆت هاتینە دروستکردن تەمام بووین و بەلکی 4 بەنداوێ دیژی نهایە وێ ساڵێ دێ تەمام بن. بڕاستی کابینێت حکوومەتێت بەری نهۆ هەتا کابینە هەشتێ بەلکی ئەو بەنداوێت کومەل هەرێمێ هەین و یەکاتینە دروستکردن ژمارەوان یعنی ژمارەکە دیار بوو، یعنی بەلکی خڕکردنە ئاوێتوان بەنداوادات گەهشتە 5 ملیۆن مترێ مکعابی ئاوێ بەلێ دەمێ vê کابینێدا کابینانە هەیە دێبتە 106 ملیۆن متر مکعابی ئاوێ و دێتە دابینکردن. گومان تێدانینە کو جەنابێ سەرۆکێ حکوومەتێ ڕێزدار مەسرور بارزانی یعنی پراستی وەک هزرێک وەک ستراتیجیەتێک گرنگیدانەکە مەزنە دایی کەرتێ چاندنێ هەروەسا بێگومانجی چاندن بێی ئاو نائێتەکردن هەروەساژی بۆ پاراستنە ئاساییشە خۆراکی دوی وڵاتیدا ئەم دبینین ئەف گرنگیدانە مەزنە vê هەندێ تێدەدان زێدەباری بەنداواژی بەلکی پۆندێت باشژیل هەرێمێت هاتینە. باشە بۆچی هەم حکوومەت و هەم خودی سەرۆکوەزیران ئەوەندە گرنگیان با دروستکردنی پۆند و بەندا و داوە لە هەرێمی کوردستان بە تایبەتی مە لە درێژخایەندا دەتوانێت چ کاریگەریەکی باشی لەسەر هەرێمی کوردستان هەبێت؟ گۆمان تێدانینە مەوزوعێ گۆڕینە کەش و هەوای سەرئاستێ جیهانێ کارتێکردنەکە مەزنا کری العێراقێ بتایبەت و کوردستانێژی ئەف کارتێکردنەیە کری بەلکی ئەمت بینین ئەف وڵاتێ دۆر و بەرێت مێت هەرێمێ یەکی سیاساتێ توانێت سەرەکی ئەوە و بەنداوە و پۆندا دروست بکەن جینارێت مە وەک تورکیا وەک ئیران ئەمت بینین ژمارەکە مەزن یا بەنداوەیە دروست کری چەنگ و ئەوژی هەستێت کەن و ئەف گۆڕینە کەش و هەوای کارتێکردنێ دێ سەروانکەتن. وێجا جەنابێ سەرۆکێ حکوومەتێژی وەک ستراتیجیەت وەک سیاست ژبەر vê گۆڕینە کەش و هەوای ژبەرک و گەلک جارا مەترسیا حشکە ساڵیەیە هەی vêt ئەف بەنداوە بێنە دروستکردن و ئەف پۆندەنە خاڵا ئێکێدا ku وەک پشتەڤانیەک بێت بۆ ئاوا ژێرزەوی و زێدەکردنە ئاستێ ئاوا ژێرزەوی هەروەساژی بەلکی ئەڤە پێشێخستنە بۆ کەرتێ چاندنێژی و کەرتێ کشتوکاڵ یعنی بلابێژین یە گشت و گوزاریژی هەروەساژی بەلکی دێ پەیداکردنا سامانێ ماسیش بێت وەک سامانێکی ئاژەڵی کە داخوازەکە مەزن هۆت هەرێمێدایە سەر هەی. بەڵێ باشە ئابووری و هەروەها کشتوکاڵ و بژانەوەی کەرتی ئابووری لە هەرێمی کوردستان پەیوەندی ڕاستەخۆیان بەیەکەوە هەیە. گرنگیدان بە سامانی ئاو پاراستنی ئاوی ژێرزەوی تا چەندە لە بژانەوەی کەرتی گەشتیاری هاوکات بژانەوەی کەرتی ئابووری لە ڕێگەی ئەم پرۆژە استراتیژیانی کە ئێستا بەڕێزت ئاماژەت پێکرد کاریگەری هەیە و گرنگە؟
گومان تێدانینە بەلکی ئابووریامە الهەرێما کوردستانê berî niho wekî di zimanê iqtisadî de dibêjinê aboriyeke ihadî bû. Aboriya hadî çênabitin li çi welata mirov piştaxwe germ ketin bi êk jê derê dahatî. Belkî niho li Herêma Kurdistanê berî niho hizir ew bû ku jê derekî dahatî me hebû ew jî petrol bû. بس هزرا جناب سروک حکومت رزدار مسرور بارزانی اوا کو جدر دهاتی بنا گلک رنگ یعنی نه بس پشت بستن بترول و گازی بلکه جبر وهنده گرنگیدان تیتا دانب اوان کرتت سرکی وک کشتوکال وک گشتو گزار هر وصاجی وک پیشسازی جبر وهنده تو بینی روزانه بری بنیات ام پروژه که تیتا وکرن همو جید کفنه چارچوه و هنده دا کو جرخانک آبوری پیز بو هرم بیتا دانان دا کو جیانا اوی ولاتی اف ولاتا بیتا آوا کرن و جیانا ها ولاتی دوی ولاتی خوشتر لی بیتن. باشە کەواتە توانین بڵێن بە دروستکردنی ئەم بەندا و پۆندانە هەم بە زۆرکردنی ڕێژەی سەوزایی بە پاراستنی سەرچاوەکانی ئاوی ژێرزەوی و کۆمەڵێک خزمەتی دیکە کە بە کەرتی بڵێن کشت و کاڵ و بابەتی دیکەی دەکات حکوومەتی هەرێم توانوێتی پلانێک دابنێت کە ڕوبەڕووی گۆڕانەکانی کەشوهەوا ببێتەوە کاریگەری نەرێنەکانی کەم کاتەوە لەسەر هەرێمی کوردستان لە درێژماوەدا. گومان تێدانینە ئەف پێنگاوێت تێنەهاوێتن ئەف ستراتیجیەتە سیاسەتە حکوومەتێ هەموو کەفتەت ئەوی ئیطاریدا کو فعلا ئەم بشین ئەوی وڵاتی ئاوا بکەین و بشین مەسەلەن جێرخانەکە ئابووری پێز دابنین و ئەف مەسەلە دێتوبینی خەتەواتت عملینە یعنی پێنگاوێت عملیە تێنەهاوێتن بەری هەر تشتێکی مەسەلە بلابێژین دروستکردنا بەنداوە و پۆندا هەر وەساژی تو بینە ڕۆژانە مەسەلەن پرۆژێت کشت و کاڵی ئەم دێوەکی وزارەتا مەبێژین بەلکی ڕۆژانە ئەو پرۆژانەیە تێنە زێدەکردن بەلکی بەسەلەن نهۆ بۆ دەبێژین وەک بەرهەمێکی استراتیجی وەک گەنم لە هەرێما کوردستانێ تو بین هەکە بەری نهۆ مەژمارەکە کێمە سایلۆیا هەبوو 8 سایلۆ هەبوون نۆ تو بین ئی ساڵە 3 سایلۆیەت نوژی کەڤنەتکاریدا المەناطقێت جودایەت هەرێما کوردستانێ و بەلکی پلانە هەیک و هەندێک دەڤەرێت دیژی سایلۆ بێنە دروستکردن ژبەرک و گەنم ئێکش بەرهەمێت استراتیجیە و تکەفتەت ئەوی بواریدا کو بلابێژین ضەمانەکردنە ئاساییشە خۆراکی بۆ هەر وڵاتێکی. باشە بەڕێز کەریم سلێمان بریکاری وەزارەتی کشتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان سپاس لە هەولێرەوە لەگەڵمان بووی.